ڕۆژنامەگەری و شەڕ بۆ مافەکانی ژنان دوو هۆکاری گەورن کە کارمەندانی رادیۆ مێرمێن پەخشەکانیان دەکەن. لەو کاتەوەی ئەو ڕۆژنامەوانە ژنانە لە ساڵی 2011دا ئەو رادیۆیان لە قەندەهار دامەزراند، ئەو تیمە هەڕەشە و هۆشداری زۆری لەلایەن تالیبان و گروپە توندڕەوەکانی ترەوە پێگەیشتووە، بەڵام هێشتاش بەردەوام بوون. پارێزگاکانی باشوور شوێنێکی دژوارن بۆ کارکردن بۆ ڕۆژنامەنووسان. لەوێ زۆر کاری دەوێت. پێویستی بە پابەندبوون و بوێریە لە لای ژنە ڕۆژنامەوانەکانەوە تا لەوێ کار بکەن. ڕۆژنامەوانی ئەفغانی ڕەنگینە ئەنوەری کە لە هەمان ناوچەی رادیۆ مێرمان پەیامنێرە دەڵێت کارکردن لە ناوچە خێڵەکیەکانی وەکو قەندەهاردا نرخێکی گەورەی دەبێت. من بۆ چەند ساڵێک لەگەڵ مێرمان کارم کردووە. من دەزانم کە ژنان بە چیدا تێدەپەڕن، نەبوونی یاساییش، هەڕەشان، نیگەرانی و سەلامەتی و زیاتریش. من لێرە کار دەکەم بۆ بەرزکردنەوەی هۆشیاریەکان و زیادکردنی توانای کارکردنی ژنان لە دەرەوە. بە راپۆرتکردن لەسەر کێشە سەرەکیەکان، رادیۆکە وا دەکات کە دەسەڵاتداران گوێ بگرن بەوەی کە دەنگی ژنان دەگەیەنن. کاتێک ئێمە پەیوەندی بە رادیۆکەوە دەکەین، ئێمە پرسیار دەکەین، ئەوانیش وەڵامەکەمان لە کار بەدەستان بوەردەگرن. ئەم وەڵامانە هاوکاریان کردوین و گۆڕانکاریان لە ژیاندا دروست کردووە. بینیومە هاوڕەکانیشم هەمان کار دەکەن. ئەوان لە تەلەڤیزیۆن بۆ رادیۆکە دەکەن تا باس لە دۆسیەکان و بەسەرهاتەکان بکەن و ڕۆژنامەوانەکان بابەتەکان لەگەڵ کار بەدەستان تاوتوێ دەکەن و پرسیار لەسەر چارەسەرەکەی دەکەن. ئەمەش گۆڕانکاریەکی گەورەیە. بۆ ڕۆژنامەوانەکانی ئەو رادیۆیە خەڵاتی ڕۆژنامەوانانی بێسنووری ساڵی 2020 بۆ کاریگەریەکانیان دانپیانانی کارەسەختەکانیانە. رادیۆ مێرمان باشترین هەواڵی پێگەیشت. خەڵاتی ڕۆژنامەوانانی بێسنوور باشترین هەواڵ بۆ ئەم ژنانە پێیانگەیشت. ڕۆژنامەوانەکانی رادیۆی مێرمان خۆشحاڵن بەوەی کارەسەختەکانیان بەرهەمی هەبوو. ڕێبەرانی رادیۆ مێرمان دەڵێن ئەوان ڕوبەڕووی گەشتێکی دوور و درێژ دەبنەوە لە کاتێکدا بەردەوام دەبن بۆ بەتواناکردنی ژنان بۆ گێڕانی ڕۆڵێکی چالاک و کاریگەر لە ناو کۆمەڵگەدا. خەڵاتی کاریگەری لەلایەن ڕۆژنامەوانانی بێسنوورەوە بەڵێنەکانیانی تۆکمەتر کردووە بۆ گەیشتن بۆ ئامانجا.